سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانیش داوای یەکبوونی نیشتیمانی و پابەندبوون بە دەستور دەکات. ئەمار حەکیم سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانی لە هەژماری خۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان داوا لە هەموو هێز و لایەنە سیاسیەکانی عێراق دەکات بەسەر ناکۆکیەکاندا زاڵ بن و کار بۆ پاراستنی سەروەری و یەکڕیزی بکەن. ئەمار حەکیم داوا لە لایەنەکان دەکات یەکبوونی نیشتیمانی لەسەر بنەمای پابەندبوون بە دەستور بەدیبێنن. لا بەشێکی دیکەی هەڵوێستەکەیدا سەرۆکی ڕەوتی حکمە دووپاتی دەکاتەوە کە عێراق بە یەکڕیزی پێکهاتەکان و چەسپاندنی بناغەی دەوڵەتێکی مۆدێرن بەبێ جیاکاری بنیاد دەنرێت. هاوکات لەگەڵەوەی گوشارێکی زۆر هەیە بۆ چەکدانانی گروپە ملیشیاکان لە عێراق بە تایبەتی گروپەکانی حەشدی شعبی و ملیشیانی کە لە دەرەوەی یاسا هەڵسو کەوت دەکەن. ئێستا لە پەرلەمان مشتومڕێکی زۆر لەسەر تێپەڕاندنی پرۆژە یاسای حەشدی شعبی هەیە. بەشێک لە لایەنەکان ناکۆکن لەسەرم پرسە و تا ئێستا نەتوانراوە بابەتە لە پەرلەمان تێپەڕێنرێت. بەڵام بۆچی ئەم ناکۆکیە دژبەیەکانە لە نێو پەرلەمان و هاوکات لە بەگشتی لە نێو چوارچێوەی سیاسی عێراقدا هەیە. لەلایەکی دیکەوە سەرۆکی ڕەوتی حکمەی نیشتیمانیش باس لە کۆدەنگێکی نیشتیمانی دەکات سەبارەت بەم بارودۆخەی کە ئێستا لە عێراق هەیە. لەگەڵ میوانەکەم لەسەر بابەتە قسە دەکەم بەڕێز ڕەحیم عەبودی سەرکردە لە ڕەوتی حکمە لە بەغداوە لەگەڵمە. سپاس بەڕێز عەبودی کە لەگەڵ کورد و ساڵ 24 با سەرەتا سەبارەت بە بابەتەکەی سەرۆکی ڕەوتی حکمە قسە بکەین. ئەمار حەکیم ئاماژە بۆ دەکات کە پێویستە یەک دەنگێکی نیشتیمانی هەبێت. ئەگەر وانە بێت عێراق لەسەر بنەمایی کە ئێستا هەیە بنیاد نانرێتەوە. پێت وایە نیگەرانیەکان لە عێراق ئەوەندە قوڵن کە پێویست بە یەک دەنگێکی نیشتیمانی و بنیادنانێکی نیشتیمانی هەیە؟ سپاس بۆ میوانداریکردن سڵاوتان لێبێت. لە ڕاستیدا بەڵێ ئەوەی کە زۆر جار کە چەبڕچێ هەڵبژاردن دێتە پێشەوە هەوڵدەدرێت لایەن هێزە سیاسیەکان بۆ ئەوەی خواستەکانی خوانیان بگۆڕێن و هەندێ ئەجەنداکان بێنە پێشەوە هەوڵ بدەن بەسەر دەستوردا باز بدەن هەروەها بتوانن دەستکەوتی سیاسیان هەبێت. وێڕای ئەوەش بەڕێز حەکیم هۆشداری داوە چوارچێوەی دەستور بەبیردەهێنێتەوە کە واقعی گۆڕەپانی سیاسی لە چوارچێوە بدات لە ژێر چەتری یاسا و دەستور کە تاوکاری یەکترن و پارێزەری هەمووانن و مافەکانیانن تەواوی هێزە سیاسەکان. بێجگە لەوەش پێم وایە کە پێویستە بەڕێز عەبودی جەنابەت دەنگت لای ئێمە هەیە بەڵام وێنەت لایمان نەماوە تا هاوکارانم ئەم بابەتە چارەسەر دەکەن دەگەڕێمەوە لات لەسەر ئەم بابەتە قسە دەکەین. زیاتر دیارە کە ئەو کێشەیە لەوەیە کە بچرانی کارەبا بوو وێنەی جەنابەت لای ئێمە نەبوو بەڵام گوێمان لە بۆچوونەکانت هەبوو سەبارەت بە ئەم بابەتە کە بە تایبەتی لەسەر تێپەڕاندنی پرۆژە یاسای حەشدی شعبیە لە پەرلەمانی عێراقەوە کە ماوەیەکی زۆرە مشتومڕێکی زۆری لەسرە. بەشێک لە لایەنە شیعەکان وتوبوویان کە بۆ دانیشتنەکانی پەرلەمان بە جلوبەرگی حەشدی شعبیەوە دەچن تەنانەت داوایان کردبوو ئەوانەشی جلوبەرگی حەشدی شعبیان نییە بۆیان ئامادە بکرێت بۆی کە بتوانن کاتێ لە پەرلەمان سەبارەت بە دەنگدان بە پرۆژە یاسای حەشدی شعبی ئامادە دەبن بە جلوبەرگی حەشدی شعبیەوە لەوێ ئامادە بن. بەڵام نیگەرانیەکان لە عێراق لەوەیە کە ئەگەر یاسای حەشدی شعبی لە پەرلەمان تێپەڕێنرێت سەروەری عێراق دەباتە ژێر پرسیارەوە. لەلایەکەوە ئەمریکا داوای چەکدانانی گروپەکانی حەشدی شعبی دەکات لەلایەکەوە پەرلەمان ئەوێت ئەمانە بە فەرمی بخاتە ناو چوارچێوێکی یاساییەوە کە دەکوترێت هەژمونی وڵاتانی دەوروبەر لەسەر عێراق زیاتر دەکات و جارێکی دیکە شەڕی هەژمونی وڵاتان لە نێو خاکی عێراق سەر هەڵەداتەوە لەگەڵ و گرژی و ئاڵۆزیانەی کە ئێستا لە ناوچەک هەیە. پێما بێ وێنەی میوانەکەم ئێستا لەگەڵمە بەڕێز عەبودی ببوورە ئەتوانی درێژە بە قسەکانت بدەی سەبارەت بە هەڵوێستی سەرۆکی ڕەوتی حکمە و هاوکات بۆ چوونی لایەنەکان لەسەر ئەم بابەتانەی کە هەیە. بالتالي على جميع القوى السياسية بێجگە لەوەش هێزە سیاسەکان لە سەریانە ئەوانەی کە دەستور و چوارچێوەکانی دەبەچێنن کە پابەند بن بەتابەت ئەو یاسانی کە بەرکارن و بەردەستن چونکە ئەوەی کە جیاوازی دروست دەکات و لەشان دەکاتەوە ئەوەیە بزاوتەکانیشیان لە گۆڕەپانی سیاسی دەبێت لە چوارچێوەیە بێت و چوارچێوە دەستوری و یاساییەکان پارێزەری هەموو مافەکانن. ئەو دەتوانێت ئەو جۆرە پێکاتی دەتوانێت کە بتوانێت کیانی سیاسی عێراقیش پارێزێت. باشە بەڕێز عەبودی ئەگەر سەبارەت بە تێپەڕاندنی پرۆژە یاسای حەشدی شعبی
کە ئێستا لە پەرلەمانە وەڵام کۆدەنگیەک نییە لەبارەی تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە ئەم ناکۆکیە چییە لە نێوان شیعەکاندا هەیەەوە بە تێپەڕاندنی پرۆژە یاساکە چەند مەترسیەکی دیکە ڕوبەڕووی داهاتووی سیاسی عێراق دەبێتەوە. لە ڕاستیدا ئەو بابەتە کە بەس لەسەر یاسا لەوانی کە لە دژنیان لەگەڵ یاسان دامەزراوەی حەشدی شعبی لە هەناوی یاساوە ئافراوە هاتوتەکایەوە بەڕێز حەکیم ڕۆڵی هەبووە لە 2016ەوە بۆ ئەوەی دامەزراوەکە بێتەکایەوە داوا کراوە لەسەرکردەی فەرماندەی باڵای چەکدارەکان بۆ ئەوەی ئەو پێکاتە سەربازیە بە تایبەتمەندی خۆی هەبێت دواتریش ڕێخستنەوەی ئەو پێکاتەیە و پەیکەری سەربازی و کارژێڕی پێویستە بەڵام باش دەزانن کە چێبڕچەی هەڵبژاردن کاریگەری هەیە لەسەر ئەو بابەتە و هەندێک هێزی سیاسی دەیخەنە پێشنەی خۆیان وڵات حکوومەت کەمە ڕاست نییە لەلاکی دیکە هەر جۆرە هەوڵێک بۆ ئەوەی هێزە سیاسەکان هەوڵ بدەن پاراوێز بخرێن ئەمەش ڕەت کراوەتەوە بەگشتی بەتایبەت بەرامبەر بە حەشدی پیرۆز کە پارێزراوی وڵاتەکان هێنەتەکایەوە هەروەها لەژێر فەرماندە و چەتری فەرماندەی بەڵای چەکدارەکان کاریان کردووە ئەوە بەشێکە دانەبراوە لە پەیکەری بەرگری عێراق و ڕۆڵەکانی عێراق دەپارێزێت و دەستکەوتە سیاسەکان و سنوورەکان دەپارێزێت زۆر ڕێخستنێکەمە کە باشەماوەیەکی زۆر ڕێگەی یاسا دەستورەوە لەسەر تێپەڕاندنی یاساکە لەبەر ئەمە کۆمەڵێک یاسای گرنگ و پرۆژە یاسا لە پەرلەمانەوە پەکی کەوتۆ تێنەپەڕێنراوە ئایا ئەمە هەڵگیراوە بۆ کاتی ململانی هەڵبژاردنەکان بۆیە لەم کاتەدا مشتومڕەکان لەسەری زۆرە ئایا ئەمە جۆرێک کشمەکەشی سیاسی لە نێوان لایەنەکاندا کە ئەیانەوێت بۆ بانگەشی هەڵبژاردن یا بۆ مەرامێکی تایبەتی سیاسی بەکاری بهێنن؟ ڕاست هەندێک هێزی سیاسی وە ماوەڵەت دەکەن کە بەو شێوەیە ماوەڵە لەگەڵ یاساکان بکەن بەو چۆنایەتیە کە لە چێپڕچەی هەڵبژاردن دابنووە بۆ ئاراستەیە دەڕۆن بۆ بەدیهێنانی دەنگ لەسەر حسابی پێشینەی مافەکانی گەل عێراق بۆیە گرنگە لەسەر هەمووان بتوانین لە ژێر چەتری نیشتیمانی ناسنامەی نیشتیمانی گشتگیر کۆببینەوە هەمووان لەسەر یەک بەلەم و کەشتیدان هێزە سیاسەکان تەواویان بەرپرسیارن بەرامبەر بە گەلی عێراق و بۆ بەدیهێنانی پێشینەکانیان و یاساکانیشان هەمویان گرنگن بەڵام باش دەزانن هەندێک جار هەندێک بارودۆخی سیاسی دێتە پێشەوە کە پێشخستن و پاشخستنی ئەو جۆرە یاسانی لێ دەکەوێتەوە وەکو حەجی شعبیش ئەمەیەکە لەو پێشینانە لە تەک نەوت و گاز بەڵام لە ئەجەندای دەرەچی بە دەرنیە وێڕای بۆ چوونی دەرەچی بابەتێکە بەرداوە بەڵام هەمووان پێویستە ئاگادار و هۆشیار بن لەوەی کە ڕوانگەیەک هەیە یەکگرتووە استراتیژێکی یەکگرتووی بە مامەڵەکردن لەگەڵ ئەو بڕیارە دەرەچانەی کە هەن چ لە نێوەخۆوە یاخود لە دەرەوە هەوڵ بدرن کە بەهێزەوە ئەوە بەدی بهێنرێت دامەزراوەکان پێویستە یاساکانی خوانیان هەبێت و پارێزسەر بن بۆ دامەزراوەکان. باشە پێت وایە ئەو گوشارە دەرەکیانی کاماژت پێکرد کە ئێستا هەیە بۆ هەڵوەشانەوە یا چەکدانانی ئەو گروپانە بە تێپەڕاندنی ئەم یاسایە لە پەرلەمانەوە هیچ کاردانەوەیکی دەرەکی لێ دەکەوێتەوە ئەمە عێراق ناخاتە بەردەم مەترسیەکی دیکەوە؟ ئەگەر بەو شێوەیەشە بێت ئاماژە بۆ ئەمە هەبێت پێم وانییە کاریگەری لە ڕێزبەندی پێشەوە هەبێت بۆ ئەو بابەتە پەیوەندیابوووریەکان و ئاستی پەیوەندیابوووریەکان و پشتڕاستکردنەوەی ڕوونە لەناو حکوومەتی عێراق و ئەمریکا واتە پانتایی ئەو بابەتە فراوانە کە پێویستە ئەمریکا لە بەرچاوی بگرێت لەسەر عێراق و هەروەها پێویستە حکوومەتی عێراق لەو نێوانە ڕۆڵی هەبێت و ڕوون بێت
ئێستا سەلماندوێتی کە توانیوێتی ئەو جێ متمانە بێت و ئەو هاوچێشە نێوخۆی و دەرەچیانە بپارێزێت لە بەرژەوەندی عێراق و سەروەری عێراق بە ئاراستەی بێزکردنی پەیوەندی لەگەڵ وڵات هەڵێمیەکان و یاخود پێشکردنی پەیوەندی لەگەڵ تەواوی هاوبەشەکان لە ناوچەکە وێ ڕایەوەش عێراق ئیمڕۆ بە هیچ قەیرانێکی وها تێپەڕ نەبووە. ئێستا سەقامگیرەکی ئەمنی هەیە لە بزاوتێک لە حکوومەت هەیە لە هێزە سیاسەکان بەتابەت ئەوانەی پاڵپشتیکارن بۆ ئەوەی بێستری بکەن. دەزانن کە عێراق بە شێوازێکی جیاواز واقعەکەی هەڵکەوتووە و مامەڵەی سیاسی و کاردانەوەی سیاسیشی لە ناوچەکە بە شێوازێکی تایبەتە. بۆیە لە بەرژەوەندی هەمووانە عێراق پارێزراوە بێت، سەروەری خۆی هەبێت و لە چوارچێوەی ڕێکەوتنی استراتیژیی ئەمریکا پارێزراوێت. پێشتەوە پێشینە بێت. بەڵێ زۆر سپاس بەڕێز ڕەحیم عەبودی سەرکردە لاڕەوتی حکمە لە بەغداوە لەگەڵمان بووی.